سەرەڕای قەیرانی دارایی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بووەتە پەناگە و داڵدەی سکی برسی هەژاران و ڕێبواران. ڕۆژانەش خۆراکی زیاتر لە 1500 کەس ئامادە دەکرێتیدا. سەرپەرشتیارانی مزگەوتەکە دەڵێن پێدانی نان بە هەژاران دەگەڕێتەوە بۆ سەردەمی کاک ئەحمەدی شێخ کە کەسایەتێکی ئاینی و کۆمەڵایەتی بەهێزی شارەکەیە. ئەم دیاردەیە کە ئێستا هەیە ئێوە هاوڵاتیانەی بینن لە شاری سلێمانی بە تایبەتی لە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ، ئەمە کەلتوری زمانی کاک ئەحمەدی شێخ بووە، خوای لێ ڕازی بێ. کاک ئەحمەدی شێخ فەقیر و نابینا زۆر بوو لەم شارەی ئێمە، کەس نەبووە سەرپەرشتی ویان بکات. ئەو پێی وتووە وەرنە ئەم مزگەوتە هەم لێرە بۆ خۆتان دیراسەتی قورئان بکەن، دوای ئەوە خواردنی شتان بۆکەین و یارمەتیتانین. تر لە زمانی ئەو نەرەیتە دەستی پێکردووی کاک ئەحمەدی شێخ خوا لێ خۆش بێ، خوا دەرەجە عالیکە، شتەکە بەردەوام بووە. فاتمە خان سەرەڕای هەڵکشانی تەمەنی، بەڵام هێزی بازوو دەستاوی خۆشی چێشتەکەی لە دەست نەداوە. وەک خۆی دەڵێت 18 ساڵی ڕەبەقە لەگەڵ هاوڕێکانی خۆراک بۆ هەژاران و ڕێبواران ئامادە دەکات. هەروەها دەژڵێت خۆراکەکە پاک و خاوێنە و لە ژێر چاودێری تەندروستیدا ئامادە دەکرێت. وا بۆ 18 ساڵە چێ ئەم ئیشاکەین بە یارمەتی کاک شێخ سالار عەفیت ئەم خێرخوازەی داناون بەشداریەکەن، ئەوانیش واجبێکی کەن بە ڕۆژانە ڕۆژی وایە نسکێنە لێنێن، ڕۆژی وایە گەنمە کوتاو لێنێن، ڕۆژی وایە هین نۆکاو لێنێن، هەفتەی 3 ڕۆژیش برنج و شلە و گۆشتمان هەیە. سەرپەرشتیارانی خواردنگەکەی مزگەوتی گەورەی سلێمانی نایشارنەوە بەهۆی قەیرانی داراییەوە خواست لەسەر وەرگرتنی خۆراک زۆر زیادی کردووە. بە شێوەیەک ناچار بوون بە دوو شێوە بەشە خۆراک بە هاوڵاتیان بدەن. بەشێک لە هاوڵاتیان خۆراکەکە دەبەنەوە بۆ خێزانەکانیان و پێکەوە لە ماڵەوە دەیخۆن. بەشێکی دیکەشیان لە ناو مزگەوتەکەدا میوانداری دەکرێن. لە لایەکی تریشەوە ئەو هاوڵاتیانی کە بە مەبەستی وەرگرتنی ژەمێک خۆراک لە ڕیزە دوور و درێژەکەدا وەستاون ئاماژە بۆەوە دەکەن کە هەژاری و برسێتی و نەهامەتی ژیان پەلکێشی خوانەکەی کاک ئەحمەدی شێخی کردوون. وڵی سوادەی زۆرە لەبەروی خەڵک زۆری پارەی پێی نییە بچن دەروناوخوا بە زۆری وێرانە هەموو لە فەقیراتە کابراکە پارەی پێ نایە بۆ ئێرە ئەنجا هەموو ڕۆژێک ژێ جوڵمە و شەمە و پێشەوانی بۆ نیم عەدل هەیە هەموو ڕۆژ سەعات 11 تەوزیعێکدارە وەڵا ئیدارەمان نییە، ئیسراحەتمان نییە خاڵ، ئەمە ئیسراحەت نییە خاڵە بێتی ئەی خوا تەوزیعیکە یان تەوزیعی نەکەی تۆ پارەی ببێ ئەچم تێرە خۆم لە مەطعەم و دەست پێ مەسمیێڵما بۆ خۆمە ڕۆمەوە تەواو هینە خێرخوازە ناخۆی نیەتی بەس وەڵا فێر بوون فوانێ برایمە هەموو سەریان گەدە بۆ سەتر بە مەندڵی بەنەوانێ بیستی نەبوونێ هەموو داتولوتە داماوێ تۆ سێریکە هاهان ئەم عالەمەگە بیبێت ئەو خۆتە نزیلە بەو تۆ دێچێت. مزگەوتی گەورەی سلێمانی لەسەر دەستی بابانەکان بنیاد نراوە. لە سەردەمی کاک ئەحمەدی شێخیشەوە بەردەوام لە جومعان و ڕۆژانی تری هەفتەدا خواردن بۆ ڕێبواران و هەژاران ئامادە کراوە و تا ئێستاش ئەو نەریتە لە مزگەوتەکەدا بەردەوامە. ساڵانێکی زۆرە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی خۆراک بە فەقیر و هەژارەکان دەدرێت، بەڵام لەگەڵ سەرڕدانی قەیرانی دارایی ڕیزەکانی وەرگرتنی خۆراک لە مزگەوتی گەورە دوور و درێژتر دەبێت. ئەو وڵاتیانش کە سەردانی ئێرە دەکەن بۆ وەرگرتنی چەند پارویەک لە نان باز لەوە دەکەن کە برسێتی سکیان زۆری بۆ هێناون، نەبوونی باخەڵیشیان وای لێ کردوون کە سەردانی ئەو شوێنانە بکەن بە بێ بەرامبەر خواردنیان پێدەدرێت. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.